بەناوی خی گەورە سلااوان لێبێت لەگەڵ بەڕێز کاک سامان ڕەباتی بەرپرسی مەڵبەندی دەی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی لەم دیدارە تایبەتەدا قسە دەکەین لەسەر ڕەوەندی کوردی لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی و هەروەها بەریتانیا بە تایبەتی کاک سامان سوپاس دەکەم بۆم نرفەتە سوپاس دەکەم زۆر کاک سامان دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەندەران مەڵبەندێکی هەیە مەڵبەندی دەی هەندەران دەمەوێت قسە لەسەر وەزیفەی ئەم مەڵبەندە بکەم لە پرسیار بکەم لە وەزیفەی ئەم مەڵبەندە لە هەندەران ئەم مەڵبەندی کۆمەڵ لە هەندەران بۆ بسم الله الرحمن الرحیم پێشکی دەستخۆشی لە جەناب و لە کەناڵ پەیامەکەم دیارە ئەوە وەکو بڵێ نەریتێکە لە ناو هەموو حیزبە کوردیەکان کاتێک خەڵکی خۆیان بڵێن لە کوردستانەوە بەرەو هەندەران ڕۆیشتون بۆ ڕێگە چارەیەک گەڕاون کە چۆن ئەو خەڵکی خۆیان کۆبکەنەوە جارێکی تر مەڵبەندی هەندەرانیش بەڕاستی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی سیاسی و حیزبێکی باکگراوند ئیسلامی لە خەمی ئەو خەڵکی خۆیان بە چۆن وەسیلەیەک بدۆزێتەوە هۆکارێک بۆ کۆکردنەوەی خەڵکانی دافعی ڕئیسی پاڵنەری سەرەکی ئەو سەبەبە بۆ بەڕاستی زۆر چاکە ئامادەیی و حزوری ئەم مەڵبەندە تەنیا ئامادەیی و حزورێکە ڕسمیەتی لەناو حزب هەیە وەکو کۆمەڵی ئیسلامی لە کوردستان یان ئەم مەڵبەندە کە لە هەندەرانە حزورێکی ڕسمیشی هەیە لە بەریتانیا بنمونونەکە بارەکە سەرێشەکەی لەوەیە لە ئەوەی من ئاگدار بم لە بەریتانیا بە تایبەتی و ئەوروپاش بەگشتی ئەحزابی سیاسی کە لە دەرەوەی وڵاتان بە تایبەتی بڵێن ڕۆژ هەڵاتەوە وڵاتانی دەرەوەی ئەوروپا شتێک نییە بە ناوی ڕسمێتەوە بڵێ حکومە دۆڕەقەیەکە بداتەوە کە تۆ حزبێکی ڕسمی بەڵام وەکو عورفی عامی ئەو وڵاتانە وایە ئەگەر جوڵانەوەیەک کێشە دروست نەکا بۆ ئەمنی قەومی ئەو وڵاتە ئەوان وەکو هەر ڕێکخراوێکی تر سەیریەکەن و معاملی لەگەڵاکەن زۆر کێشینی زۆر چاکە وەزیفەی ئەم مەڵبەندە کە لە هەندەرانە وەزیفەیەکە تایبەتە بە ڕەوەندی کوردی یا وەزیفەیەکە تێپەڕی کردو بۆ ناو کۆمەلگەی بەریتانی و هەروەها بۆ ئاسی ڕاستمیش کە دەسەڵاتداران و حکوومەتی بەریتانیا طبعا ئەهدافی زۆرە مەڵبەندە یەکێک لەوانە وەختی خۆی کە پەیوەندی هەیە بۆ پێش مەڵبەند ئەو علااقاتی لەوێ بووە جەنابتان دەزان پێش ڕوخانی سەدام حوسێن معارەزەی عراقی لە دەرەوە بووە ئیسلامیەکانیش وجودیان هەبووە و سەبەبێ بۆ دروستکردنی پەیوەندی و لینکێک لەگەڵ وڵاتانی ئەوروپی لەگەڵ سەفاراتەوە دوای ئەوەش لە دوای ڕوخانی سەدامیش بە هەمان شێوە بە تایبەتی حیزبە کوردیەکان دەستە و کۆمیتیان هەبوو بە یەکەوە هاوکار بوون و هەر قەزەیەک هەبوو بێت لە داخل کە ڕووی کردبێتە کوردستان پێویستی بەوە کرد بێت دەنگمان بگەینتە دەرەوە بەڵێ دانیشتن کراوە لەگەڵ پەرلەمانە لەگەڵ جیهەتی ڕسمیە و لەگەڵ ئەحزابی عێراقیە ئەوەکو لایەنی پەیوەندی کە کۆمەڵی ئیسلامی پێش مەڵبەند پەیوەندی هەبووە پەیوەندی لە بەریتانیا بە تایبەت زۆر چاکە ئەم مەڵبەندە تا ئێرە چی کردووە بە تایبەتی لە ناو ڕەوەندی کوردی ینی بڵێ ئەو مەڵبەندە ئیشی سەرەکی بەڕاستی ئاهدافی بڵێم زۆر گەورەی سیاسی نییە چونکە ئەو بیئی ئێمە ئیشی تیاکەین کۆمەڵی ئاهدافێ مەسەن کۆمەڵی ئیسلامی کاتێک لێرە ئیشەکە بۆی بگاتە مرکزی قەرار لەوێ ئێمە ئەو بیرکردنەوە نییە بەو شێوە زیاتر کۆکردنەوەی ئەو ئەندامانەیە کە لێرەوە هاتوون زائیدەن پەیوەندیکردنە بە خەڵکی تازەوە کە زیاتر وەکو پرۆژێکی ئیسلامی قەزەی خۆمان تەرحەکەین کە ئیسلام وەکو بەرنامەیەکی گشتگیر بۆ حیاتی ئینسان بە تایبەتی و خەڵکانی کە دێنە ئەوروپا زیاتر ئەو ڕووەڕاستی ئیسلامیان بۆ دەرەکەوێت کە ئیسلام بێبەدیلە بەڕاستی بۆ ژیانی بە تایبەتی کۆمەڵایەتی و الحەمدولله ئەوەش کاریگەری بە ناڵەمان و کاریگەرێکە هی کۆمەڵی ئیسلامی بۆی نەبێتە حاڵەتێکی وەکو دیعایەکی لێبێ بەڵام زۆربەی زۆری ئەو خەڵکانی کە بانخواز و داعی بوون لێرە ڕۆیشتون کۆمەڵی ئیسلامی بووبن یا یەکگرتوو بووبن یا بێلایەن بووبن کاریگەریکی باشیان دروست کردو لەسەر ڕەوەندی کوردی ئەوەی من ئاگدارم بە تایبەتی لە بەریتانیا الحەمدولله جێدەسێکی باش دیارە زۆر چاکە ئیستیجابەی ڕەوەندی کوردی تا ئێرە بۆ مەڵبەندی کۆمەڵ لە چه ئاستێکدایە لە کوێدایە ئەوە جەنابتان نەزانن یعنی سیاست
هەرچەنە ینی بڵاستی سیاست ئەو ڕێکارەیە کە خزمەت بە ئینسان ئەکا بەڵام کۆمەڵێ سیاسی ناکارە نادڵسۆز وای کردو بەڕاستی ئەو ناوە زۆر ناشرین بووە کە سیاست بردنە ڕێوەی کۆمەلگا بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی عادیلانە ئەگەر ئەوە هەدەفەکەی بێ ئەوە جوان ئەبوو بەڵام بەداخەوە ئەڵم ئەو نەزڕی هەیە لە کوردستان بەرامبەر بە سیاست لە ناو ڕەوەندی کوردیشە عینی حاڵەت هەیە ئیشی ئەمێکێک لە ئیشەکانمان بەڕاستی گەڕانەوەی و جوانکردنی ئەو ڕووە جوانەی سیاسەتە چونکە هەرچەندە مەسەلەن قسە بە سیاسەتیش بووترێ و بڵێن ناشرینە هەر سیاسەکانن دەوڵەتداری ئەکەن و ئەیبەن بەڕێوە و ئەچنە پێشەوە لەبەرەوە خەڵکە بێ وعیەکی زیاتری هەبێ بۆی کە تۆ ئەگەر ئەبێ پۆلێن کەی کام سیاسەتت بەدڵ نییە ئەوەش خەڵکێک کە لێ نزیکە بێتەوە الحەمدوللا ئەو وعی وە دروستە بەس بەعام ئەو ئیسیجابە نییە لە ڕۆ سیاسەکەی و حیزبەکەی زیاتر زۆر چاکە گرفتەکانتان وڵی گرفتمان زۆرە وەکو گرفت ینی گرفتی مادی هەیە زۆریش لەوێ بەڵام الحەمدلله وەکو گرفتی کەوادری باش و بانخواز و گرفتی ئازادی و ئەوانەمان لەخوا بەزابێن نییە بەڕاستی زۆر چاکە ئێوە کە دەتانەوە بستنە ناو کۆمەلگا و ناوڕەوەندی کوردی ئەو شێواز و ئەو میکانیزمانەی کە ئێوە دەگەێنێ بە کۆمەلگا بە بەڕەوەندی کوردی کامانن لە ڕێ چیەوە ئێوە دەتانەوە بستن ناو کۆمەڵگە ئێمە بنمونە ئێستا کەناڵێکمانەیە کەناڵی ئاسمانی پێیان بنمونە حزب لە ڕێ ئەم کەناڵەوە ڕەنگە بێ ئێوێ هەوڵ بدە بە تاکیدیش نەکردێوێ ویستویەتی بچێتە ناو کۆمەلگەی کوردی ئێوە ینی میکانیزمەکانی گەیشتنتان بە ناو ڕەوەندی کوردی و کۆمەلگەی بەریتانی چییە؟ وڵای ئێمە زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیە داعوەیە دەرس و دەورە ئەو شتانەیە کە لێرە ئەویش هەر باو بووە ئیشی لەسەر کرا من تەرکیزمان زیاتر لەسەر ئەو هۆکارانەوە لەوێژ الحەمدوللا بە تایبەتی لانی کۆمەڵاتی کاریگەری باشی هەیە و وانە و دەرزوتنەوە ئەوانە الحەمدوللا هۆکار و ئەو تەکنۆلۆجیا عەلامیانەیەکی ئێستا ینی ئاسان دەکەونە بەردەست بە تایبەتی ڕۆژنامە گۆڤار رادیۆ ئەمانە لە بەریتانیا بیرتان لەوە نەکردویان هەتانە ئەسڵەن کە لە ئێمە هەر بۆی جەنابەت ئاگاداربی ڕێکخراو ینی لەوانەیە ئەو بابەتی ئێمە نەبێ بە زۆکو بڵێ ڕێکخراوی داعوی ئەوانە تەشکیل کراوە ئیشی لەسەر کراوە و جەریدەش لەوێ دەرکراوە بەڵام بە ناوی دەنگی غەریبانە و کاتە بەڕێز مامۆستا شیر یعنی بەرپرسی مەڵبەند بوو ئەو جەریدە ناوبانکی چاکی دەرکرد ڕۆیش بەڵام ئەوەی تێبینی ماکرد بیدایەتی چوونی خەڵکەکە بوو ئیسیجابێکی باشە بۆ شتانە بەس دوای کەیتر وەسیلەکان گۆڕان ئەو تۆڕە کۆمەڵایەتیە دامەزرا کاریگەری ئەو شتانە کەم بۆتەوە ڕەغبەتی لەسەر نییە وەکو پەیجی شەخصی وەکو ئەکاونتی شەخصی یا هەندێک ئەکاونتی بانگەوازەوانش الحەمدوللا ئیشی لەسەر کرا و کاریگەری هەیە بەڵام جەناب وەکو بڵێ پرسیارەکەت ئەوە بوو کە ڕاستە و خۆک و کۆمەڵی ئیسلامی مسۆن کاریگەری دروستەکەین زیاتر لە بواری کۆمەڵایەتی و دەرس و دەورە زۆر چاکە تەوەریشتر کە قسەی لەسەر بکەم قسەکردن لەسەر کاری ئیسلامی لە ئەوروپا بە شێوێژ گشتی و بەریتانیا بە تایبەتی کاری ئیسلامی لە ئەوروپا چییە ینی بانگەوازە یا شتێشترە چوزانم داوای ئیسلام بانگەوازی ئیسلامی لە ئەوروپا حاڵەتێکی وەرگرتووە کە دوای دەیان ساڵ تەجربە بەڕاستی بۆتە بەشێک لە پێکهاتەی کۆمەلگەی ئەوروپی هێنێ و خەڵکی کە لەوێ ئیشەکەن هەر لەسەر وەکو بڵێ هەر لەسەر ڕێڕە و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کردنەوەی مزگەوت کە بە بەردەوامی لە ئەوروپا و بە تایبەتی لە بەریتانیا مزگەوت ئەکرێتەوە هەدەفی ڕئیسی وەکو بیدایەتیش ئیشارەتم پێدا هەدەفێکی بەڕاستی ئامانجێکی بانگەوازیە زیاتر لە سەدا هەشتای تەرکیزە لەسەر داعوە و بانگەواز و بەڵام کاک سامان هەست ناکەی شێواز و پەنابرنانەی کە بۆ کاری ئیسلامی لە ئەوروپا هەیە شێواز و پەنابرنی زۆر کلاسیشی و کۆنن بنمونە ڕەنگە خۆی ببینێتەوە لە بڵاوکردنەوەی نامبیرکە لەسەر جادەکان یاکردنەوەی مزگەوت ینی تەجاوەزی نەکردوتە سەر پەنابردنە بەر کۆمەڵێ شێواز و میکانیزمی دیکە کە ڕەنگە ئاسۆی فراوانترتان لە بەردەمدا بکاتەوە لە ئەوروپا بە تاکید وسایلی تر هەیە بۆ نمونە لەوێ قەناتی تەلەڤیزیۆنی هەیە فەزائی هەر بە زمانی ئینگلیزی لە وڵاتەکانی تر بە زمانی ئەوروپی پێشکەشەکرێەوە تەنانەت
دەوریان هەیە لە کۆکردنەوەی یارمەتی خێرخوازی بۆ لێقەوماوان کاریگەریکی باشیان هەیە نەک هەر بۆ مسلمان بۆ غەیری مسلمانیش و مزگەوتەکانەوەی من ئاگادارم زۆربەیان ڕۆژێکیان هەیە پێڵەن ڕۆژی کراوە ئەوە هەمووی بانگ ئەکەن ینی بۆ نمونە مەسیحی و غەیری مەسیحی و ملحید و دعوەتیانەکەن و لەوێ مێژوویەکی ئیسلامیان بۆ باسەکەن تعریفێکی ئیسلامیان بۆکەن یعنی ئەوە ڕێگە زۆرە ڕادیۆ هەیە وەکو پێمەتی تەلەڤیزیۆن هەیە و چالاکی تریش هەیە کە بالفعل کۆمەڵێ ڕێکخرا و منەظەماتی ئیسلامی ئەیانەوێت تێکەڵ بە کۆمەڵگەی ئەوروپی بن و تەنانەت بڵین کاریگەریان دروستکرد لەسەر هەندێک منطقە کە توانیانە دەنگێکی باش بەدەست بێنن بۆ نمونە مەکتەبی ئیسلامی بکەنەوە بە بەو منهەجەی کە حکومەت داوایەکە زائیدەن هەندێک دراسە و مەناهیجی ئیسلامی وەکو حکومەت وەکو مەکتەبێکی ڕسمیانی حکومەت اعتراف پێەکە. زۆر چاکە. کۆمەڵگەی بەریتانی چۆن لە موسڵمانان دەڕوانن؟ کۆمەڵگەی بەریتانی ئەگە پرسیارەکە وا بکەین چۆن لە دین ئەڕوانێ یەکەم جار دوای موسڵمانان یەکەم ئەوان نسبەتێکی زۆریان ئەتوانین بڵین بێ بڕوان نسبەتێکی بەرزیان ئیمانیان هەر نییە ئەوە لەو ڕۆبعام بۆ هەموو دینەکان ئەوەشی کە بڕوادارە طبعاً زۆربەی زۆری بڵێن کەنیسەی بەریتانی پێڵێ پرۆتستانتن زیاتر کاتۆلیکیش هەر دەوری خۆی هەیە بەڵام زیاتر ئەوانن بەڵام کۆمەڵێکیشیان هەیە بەڕاستی نەزرەیەکی زۆر خراپیان هەیە بەرامبەر بە ئیسلام من هەستەکەم ئەوەش ینی لەوانەیە ئێستا کۆمەڵگەی ئەوروپی بینین زۆر کراوەیە بەڵام کۆمەڵگەی ئەوروپی لە کۆنا کۆمەڵگەیەک بووە تعددی قبول نەبووە ینی نەک بڵم تعددی دینی تعددی مەذهبیشی قبول نەبووە ینی لە هەر شوێنێکە کاتۆلیک مسیتر بوو بێ ینی پرۆتستانت و ئەوانەی مەذهبەکان وەکو ئۆرتۆدۆکسوانە جێگیان نەبووەوە ینی بۆ نوێن مەحرەقە ینی شار هەیە سووتێنراوە بە خەڵکەکەیەوە ئەوە لەسەر خلافی مەذهبی ئەوەش هەستەکەم تا ئێستاشی لەگەڵ بێ ڕنگدانەوەی لە ناو مێشکی ئەو خەڵکانە هەیە کە عنسوریەتیانێ بەرامبەر بە دین تایبەتی ئیسلام ینی پیان قبول ناکەن ئایلە هەیە مەسەن کچەکان مسلمان بووە بە جارێک حاشای لەکەن یا کوڕەکان مسلمانە بێ دایکی حاشای لێکا باوکی حاشای لێکا دیاردێ ئێستش باوە لە ئەوروپا و شتێ. زۆر چاکە. بە شێوێکی گشتی کۆمەڵگەی بەریتانی چی لە مسلمانان دەوێت؟ پێش وەڵامی و پرسیارە بۆی ئیشارەتەمە بۆی ئینسافێک هەبێت لە مۆزۆکە وەکو حکومەت و قانونی ئەو وڵاتە قانونێکی هەتا بڵێ یعنی ئەتوانم بڵێم عەقڵی ئینسان و دەرکی ئینسان بەکوێ بگا لە فەرامهێنانی کۆمەڵی یاسا بۆ ئینسان وڵاتە ئەوروپیەکان ویستوان ئەوە پیادە بکەن بە تایبەتی تر بەریتانیا بەڕاستی و یاساش زۆر شتی گرتووەتەوە یعنی گەر کەسێک عنسوریش بێ لەژێر ئەو یاسایە متەشەدیدە ناتوانێت زۆر ئیجراعاتی خراپ بکا بەرامبەر بە ئەوانی کە نەیارێتی کۆمەڵگەی بەریتانی من شتێک نازانم لەوەی کە بڵێ